شەرنیهێنیەک لەسەر ژیانی ڕۆناڵدینهۆی بەرازیلی. ڕۆناڵدینهۆ یەکێکە لە بەهرەدەراترین و باشترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ. یاری بۆ چەندینیانی دیاریکراو کردووە، لەوانە پاریس سەن ژێرمان، بەرشلۆنا، میلان. ژیانی تایبەتی هەمیشە بۆ خەڵکی گرنگ بووە. لێرەدا چەند بابەتێک لەسەر ئەستێرەکەی سامبا دەخەینە ڕوو. ڕۆناڵدینهۆی ئەفسانەی بەرازیل پێی وایە هەڵبژاردن لە نێوان مێسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر سەختە، بەڵام بەهۆی ئەوەی ماوەیەکی زۆر لەگەڵ مێسیدا یاری کردووە و هاوتیم بووە، ئەفسانەکەی پردوگال هەڵدەبژێرێت و حەز دەکات ئەزموونی یاریکردن لەگەڵیدا تاقی بکاتەوە. ڕۆناڵدینهۆ لە سەردەمێک ژیاوە پڕ بووە لە بەرگەریکاری نایاب، وەک خۆی دەڵێت کە ڕووبەڕووی بەرگەریکاری زۆر بۆتەوە. بەڵام پاولۆ ماڵدینی ئیتاڵی سەختترین و باشترین بەرگەریکارە کە ڕووبەڕووی بۆتەوە و یاری بەرامبەر کردووە. یاریزانە پڕ بەهرەکەی سامبا ئەو ساتانی یاری تۆپی پێی دەکرد و جادووی بە تۆپ دەکرد بە خۆشترین ساتەکانی ژیانی ناو دەبات. بەتایبەت ئەو ساتانەی دەبوونە پاڵەوان و نازناوێکیان بەدەست دەهێنا. پێی وایە ئەو ڕۆژانە خۆشیەکانی دووبارە بوونەوەیان نییە. لە ئێستادا کە وازی لە تۆپی پێهێناوە ئەوەی کە هەمووان دەیناسن زۆر دڵخۆشی دەکات. وەک خۆی دەڵێت کاتێک چاوم بە یەکێک دەکەوێت کە زۆر پێی سەرسامم دەبینم ئەویش من دەناسێت و لە هەموو شتێک زیاتر دڵخۆشم دەکات. سەماکارەکەی سامبا دەڵێت بەختم هەبوو کە پەیوەندیم بە بەرشلۆنەوە کرد و بوومەتە بەشێک لە مێژووی یانەکە و هەرگیز ئەو قسانە ڕاز نییە کە دەوترێت لە بەرناشرینی ڕوخسارم یانەی ڕیاڵ مەدید منی ڕەت کردوتەوە. ئەستێرەکەی پێشووی تۆپی پێ بە وتەی خۆی لە گەنجیدا حەزی دەکرد هاوسەرگیری بکات و کۆمەڵێ منداڵی زۆری هەبێت، بەڵام بەهۆی تۆپی پێوە تا ئێستا هاوسەرگیری نەکردووە و تەنها یەک منداڵی هەیە و بێگومان لە داهاتوودا ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت. جادوگەرەکەی بەرازیل دەڵێت ژیانی یاریزانی تۆپی پێ سەختە، دەبێت هەمیشە ڕەهێنان بکات و یاری ئەنجام بدات. ئەمە ژوا دەکات ژیانێکی ئاسایی نەژیت، بەڵام بۆ ئەم ئاسانتر بووە چونکە براکەی یاریزانی تۆپی پێ بووە و هەمیشە یارمەتی داوە و شتەگەلێکی زۆری فێر کردووە. ڕۆناڵدینهۆ وەک هەموو مرۆڤێکی تر ترسێکی هەیە. ترسەکەی ئەم لە گەشتکردنە بە فڕۆکە و هەمیشە ترس و سترێسێکی هەیە لە کاتی گەشتکردندا. ئەفسانەکەی بەرازیل خۆشحاڵە سەبارەت بە کوڕەکەی کە لە یانەی بەرشلۆنە یاری دەکات و پێی وایە کە جۆوای کوڕی کەسێکی ئارامە و تێدەگەوشێت بۆ گەیشتن بە خەونەکانی. ناخۆشترین و سەختترین سات بۆ ڕۆناڵدینهۆ ساتی لە دەزانی دایک و باوکی بووە، لەگەڵ ساتی لە دایکبوونی منداڵەکەی کە نەیتوانی و ئامادە بێت و لە لای دایکی منداڵەکەی بێت.